بناوی خواهی گەورە مێرەبان سەردانی ئێرەمان کردووە ئەوەی بزانین ئەو پرۆسەی دەستەبەری کۆمەڵایەتی چۆن بەڕێوە دەچێت. ئەمە پرۆژەیەکە بۆ زیاتر گەیاندنی خزمەت بە هاوڵاتیان و بە تایبەتی کرێکاران کە لە کردی تایبەت ئیشەکەن. ئەمە بینیمان کە بە شێوەیەک ئەم دۆسیانە ئەم دۆکیومنتانە هەمویان لە شوێنی جیاجیا هەن و لەوانەیە زۆر ماوەیەکی دوور و درێژی بێ بۆ فەرمانبەرێک بتوانێت کار لەسەر ئەم فایلانە بکە. ئامانج لە ئەم کارە ئەوە بووە کە ئێمە بتوانین هەموو ئەو دۆکیومنتانە بە دیجیتالی بکەین و خزمەت گوزاریەکان ئاسان بکەین، هەم ئاسانکاری بۆ حکوومەت بکرێ هەم بۆ کرێکاران. بەرنامەی حکوومەت ئەوەیە هەرچی کرێکارە لە کردی تایبەت هەمویان لە دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار بکرێن کە ئەمە ئەبێتە هۆکارێکی زۆر بۆ هاوکاریکردن لە حکوومەت و لە هەلی کار و یارمەتیدانی هاوڵاتیانیش بۆ ئەوەی ڕوو لە کردی تایبەت بکەن کە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ ئەوان لە کردی تایبەت مسۆگەر دەکرێت و پێویست نییە هەمویان تەنیا ڕوو لە کردی گشتی بکەن بۆ ئەوەی دڵنیا بن لەوەی کە لە داهاتوودا مافەکانیان پارێزراوە. ئەمە ئامانجی سەرەکی حکوومەت بووە و هەدەفەکەش ئەوە ئێمە بتوانین ئەو ڕێژەی کە تاکو ئێستا دەستەبەری بۆ کراوە کە وا بزانم تەنیا 10% ئەوەی بیستومە ئەمە ڕۆژ بە ڕۆژ زیاد بکرێ و هەموو لایەنە پەیوەنددارەکانیش چ لە وەزارەتەکان چ لە کردی تایبەت هاوکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بکەن بۆ ئەوەی لە دەستەبەری کۆمەڵایەتی خۆیان تۆمار بکەن. ئەمە بێگومان یارمەتیەکی زۆری کرێکاران دەدات لە هەمان کاتدا ئەو پێویستیانەی کە هەیەە بۆ دوایی خانەنشین بوونیان ئەمانە هەمووی زەمانەت و گەرانتی دەکرێت. لە هەمان کاتدا ئەو بەشەپارەیە کە کۆ دەکرێتەوە ئەمە باج نییە، یعنی دەستەبەری کۆمەڵایەتی بە هیچ شێوەیەک باج نییە، ئەمە تەنیا گەرانتیکردنی مسۆگەرکردنی داهاتووی ئەو کەسانەیە کە لە کردی تایبەت ئیشەکەن و ئەمە دەکرێت حکوومەت سوودێکی تریشی لێ وەربگرێ و بەرهێنانی تێدا بکە و ئەمە یارمەتیەکی زیاتری بژانەوەی ئابووری کوردستان دەدات. من بینیم سیرمان کردن کە بە شێوەیەک کارێکی جدی تێدا دەکەن لەسەر ڕاستی هەموو کوردستان بیستومە کە زیاتر لە 40,000 دۆسیە هەیە کە کاری تێدا دەکەن لە هەولێر و لە پارێزگاکانی تر دوهۆک سلەیمانی لە ئیدارە سەربەخۆکان لە هەموو ئەو شوێنانە خەریکن ئەوانەش بخرێنە پرۆسەکەەوە و کارێکی وردە، بەڵام بیستومە کە لە ماوەی چەند مانگێکی داهاتوودا ئینشاءڵڵا و کارانە تەواو بکرێت کە ئەمە ئاسانکاریەکی زۆر دەکات بۆ فەرمانبەرانیش بۆ وەزارەتی دەستەبەری کۆمەڵایەتیش هاوکاریەکی زۆر دەبێت. لێرەدا جێخۆیەتی من سوپاسی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و تیمەکەی بکەم، هەروەها سوپاسی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری بکەم و ئەو تیمەی کە لە خۆشمەوە دەستنیشان کردوون بۆ یارمەتیدان و هاوکاریکردن بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. هیوادارم ئەم پرۆژەیە هەموو پرۆژەکانی تر کە لە بەرنامە و ئەجەندای ئەم حکوومەتەدا هەن بە زووترین کاتدا جێبەجێ بکرێن بۆ ئێمە بتوانین خزمەتێکی زیاتری هاوڵاتیان بکەین و ئەو دڵنیایەی کە خەڵک و کرێکارانیش مەبەستیانە پێیان بدەین و ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن. جارێکی تر تەمەنای سەرکەوتنتان بۆ دەکەم. زۆر سوپاس.